معنەوی ناوی مەلا حەسەن کوڕە مەلا ئەحمەد کوڕە مەلا خدر جافە لە ساڵ 1863 لە ئاوایی کوێرەکان سەروە ناحیەی بنگرد هاتەسە دنیا. معنەوی موریدی دڵسۆزی شێخ عەبدولکەریم شەدەڵە و ڕێڕەوە نەقشبەندی و جمشتە حەقە بووە. لە ساڵەی لە 30 سەدەی گوزەیشت هاتەسە ئاوایی قەمچۆغە و ساڵ 1968 هەر لەو ئاواییە ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کردگە و هەر لەو ئاواییشە وە خاوک سپاریاس. معنەوی ئادەمیزادێک نیشتمان پەروەر و خاوەن هەڵوێست بووە. یەکێک بووە لە جەنگاوەرەی لە جەنگە دەربەندڕانیە دژوە ئەنگلیز بەشداری کردگە. خاوەنە شەمارەیەک شێر بەرز و لە ساڵ 1925 جورنەریتێک باوە ئەوسای سۆفیەیل وەل خێزانەگەیە چووگە بەغدا وەو نیازەکی لەوراوە سەردان شام بکەیک تا لە مەنزەڵگای مەولانا خالید نەقشبەندی خۆی لە گوناح پاکۆ بکەیک. وەلی دوای چەند ساڵێک مەندنەوە لەو شارە هەلە ئەو زیارەتەی شامە ئەڕای نێرەخسیگ و ناچارمینی گلەو بخۆی گەڕا کوردستان. ناوی شێخ عەبدولکەریم شەدەڵە و جەمشتە حەقە لە زوورەمە شعرەیلی ڕەنگدانەسەوە. جور هەر شاعرێک ترە کوردیش لەوەر وەسف جوانی و شۆخ و شەنگەی شعر وتگە و ئەسپ سروشت خۆی تاوداگە و وتگە هەر لە زوێ و ئومید لوتف خۆشەی دڵبەریگەم لە عشقت تۆ نازاڕەگەم لە سوێی تا سەودا و سەریگەم کەم و ترە نەخشینەگەی دڵم لە باخ ئیرەمم لەوەرەوە پێی خەم و وەنازە هیچ دەربەسە خەمینەتیم. نووسەر و ڕۆژنامەنووسیش و ناوە دانای شەدەڵە لەبارەی ئیشارەوەیشی مەلا حەسەنە کوێرەکانی ناسریا و معنەوی شاعرە حەمەسوور کڵاو قوت دوو کەس زوانڕەوان و خەیاڵ فراوان کۆمەڵەی حەقەی لە سەدەی گوزەیشتی کوردستان بوون. بۆ مانە کە هەردووکیان هەم معنەوی و هەم حەمەسوور کڵاو قوت کە هەردووکیان لە شاعرەی لە گوزەیشتی کۆمەڵەی حەقەی کوردستان بوونە. وەرەوەیشە باسکە گوشی هەردووگیان فرەوە توانا بووینە لە داناوینی شعر لە کێش و قافیە. وشی شاید تەنیا جیاوازیک لە ناونی ئید و ئادەمیزادە لە دنیای شعر نازیمەی دنیای شعر لەوە بوو کە معنەوی ئاسووی یا ئوفەقی وەرینتر بووک لە نەزم سادە و ساکار وە زوانە تورکی و فارسیش شعرداناس. وەلی ئەوە کەتر لە بازنەیک بە سیاگ مەندەسەوە تاکە یەک نەزمیە لە یادە حەقەیل مەندەسەوە کە تایبەتە و ئاڕشکاری و جمشتە حەقە لە ریفۆرمکاری ئاینیەوە ئەڕا ریفۆرمە سیاسی و ئابووری. معنەوی وەلەوەیشە کەسێک نوکتەباز و قسە خۆش بیە و لە وەختە قسە و باس لە ناو کۆڕ و دانیشتن و مەجڵس هەمیشە جواوت دەسوەجی داشتگە و هیچ وەختێکی شەڕا قسەدان نەمەندگە. گور هەر هاو تەمەنێک خۆی باسکە گوشی کەس گرەولەلی نەوردەسەوە. گور ئەوەکە لە بوار شعر هەجوویش هاوردەسە کار و دەسە باڵایگیش داشتگە لەی شیواز شعریە و هەجوو
فرە لە کەسەیل و وەرپرسەی لە ئەوسا کردگە لەوانە کە تایبەت کە کارە نەگونجاو لەلیان دیە ڕەفتار گەن و ناپاک لەلیان دیە و زوانە شێرە هەجووەوە هەجویان کردگە فرە جاری شەڕا خاتر گەمە و گاڵتە هەجووە کەسەی لە دەوروەرە خۆشی کردگە ئەمجاوشن جارێک لە جارەی مانەوی زەردیە دوی جغارەکەی سەبیلەکەی خراو بوو چووکە لای زورمە ئوساییل وەلی ڕای خاسیەونیەکەن تا ئوسایەک دوونیگەوە ناو ئەوڵا کۆڵ بەیگەی لای ئەو ڕای خاسیەوکەیک هەروە و خاتریشە لە خۆشیە باسکێک وە شێرەوەیشی زەردی سەبیلم شکیاو کەفتم بێ هۆش و پەنچەر گەرمیان و کوێسان کردم لە یەک دام مەرگە و پشتەر وەستای سەرگەڵوش گەردیم مەندمەوە بی چاورە سەر دیاخر چیمە لای کوڕەگەی داود پەیغەمبەر کورە ئاتەش جوشدا پراشەی ڕەسیە سەقەر سەبیلەکەم رام خاس کرد لەلیم بریا ئەیب و کەدەر وەستا عەبدوڵڵای داود ئەوە بی هاتە خەوەر سەبیلەکەم خاس کرد و نەجاتمدا لە خەتەر وەی جورایشی من هەزاران هەزار سەڵام لە گیانە پاک مانەوی و گشت شاعرەیل و گشت ڕۆشن هێورەیلمان